زۆر سپاسانەکەم بەخێر بێن بەخێراتنی کەناڵەکەتانەکەم زەحمەتان کێشاوە هاتوون تەشریفتان هێناوە بەخێر بێن سەر چاوەکانم کاگە خەسرە و پیاوێکی قەڵەم بەدەست و ڕۆشنبیر و ڕۆشن فیکر و زۆر شوێنی ئەم دنیاە گەڕاوە هەڵساوە لە ئەسنای ئەم گەڕانەیە ئەم بیرۆکەی بۆ هاتووە کەوا ئەم پردە شوشەیە دروست بکات بۆ خەڵکی منتیقەی کوردەواری بۆ ناوچەکەی خۆی بیزات خۆشی خەڵکی نگڵە لە ڕاستیە ئەم پردە زۆر دەور و تەسیرێکی باشی بووە لەسەر ئەم جادەی مەریوانسنە بە تایبەتی لەوەتی جادە تازەکە کراوەتەوە مەریوانسنە ئەم جادەیە وەکو حاڵەتێکی مردوو مرده بوو نە گەشتیاری پیاهاو نە سیاری مسافری بڵێن عێراقی پیاهاو نەی ئێرانە ڕۆی بۆ عێراق ئێستا بە بۆنەی ئەم پردەوە لێ بەڕاستی ئەم جادەیە بوژاوەتەوە زۆریش بڵێ چۆڵ بوو ینی هەر ترانزیت و تەنکەر و شتی پیاڕۆیش ئێستا ئەم منتیقەیە هەموو مەطعەمەکانی هەموو کەبابخانەکانی بوژاو نەتەوانێ یعنی هەلێکی کاری باشی ڕەخساندووە بۆ ناوچەکە و بۆ خودی نگڵ و مسافرێکی زۆریان لەم منتیقەیە ئەمێننەوە شەو ماڵ بەکرێگرن ئیسراحەتەکەن ینی لەزەت و خۆشی لەم پرۆژێ ئەبن کە پێگاتووە لە چوار سێدانی تەواو بووە کولی مەجموعەکە شش حەوت پرۆژەیە بەڵام زۆری ماوە تەواو بێ پردە شوشەیەەکە خۆشبەختانە تەواو بوو و ئەیبینن خۆتان مسافر و خەڵک و گەشتاریە بەسەریا ئەڕوا ئیگلزیبیش ئەمە بوو کە چوار کورسیەیە چوار سەنگاڵی هەیە بەسەریا خەڵکە پەڕێتەوە بۆ ئەو بەروو ئیتر لەو بەریشەوە کافتریا و کەبابخانە و کەباب ماسی و ئەم شتانەی لێ جێگەی تریشیە پێڵەن یاری زودباڵ شش تۆپایکەنە بەری خۆیان وەکو ساحەکی دووگۆڵیە تۆپێکی هەوایی گەورەیە ئەیکەنە بەریان و یاریەکەن و بۆ تۆپانەوە کەون بە عەرزە ئەکەون بە عەرزە ئازار و ئێشیان پێ ناگا و خەڵکی تێن بە تۆڕ و بە گروهی بچکۆلە و گەورە تێن لەم جێگایە لەزەتی لێبینن. بەڕاستی هەر نەک بۆ نگڵ بۆ ئەم خەتە بە تایبەتی هەتا ناوچەی هەورامان و تا ئەڕاتەوە سەرەوانێ بەرەو سنە ئەم جادەی بەینی مەریوان سنە بە تەواوەتی بوژاوەتەوە بۆ بۆنێ ئەم پرۆژەیەوە خەڵکانێک لە دەرەوەی شارەکانی تری ئێران لە شیراز و ئەسفەهان و لە تاران و لە منتیقەی بەلوچستان و خۆشحاڵانە خۆشبەختانە ئەمڕۆ خەڵکانێکی لێبوو هی چوار مەحەلی بەختیاری بوون بە جلو و کەلوپەلەکانیان دیار بوون کە خەڵکی بوون لە کوردستانی عێراق شەوانێ خەڵکێکی زۆریان لە شارەکانی هەولێر و دهۆک و سلێمانی و حتا لە جنوبیشەوە لە عەرەبەکان هێن بۆ ئێرە بۆ گەشتکردن بەڵێ بە تاکید ئەم پردە دووەم پردە لە جیهانە لە دوای پردەکەی سینەوە درێژترین پردە لە خۆرەڵاتی ناوەڕاستە کە تووڵەکەی 425 مەترە ئیرتیفاعەکەی 100 مەترە دووەم پردی جیهانیشە لە دوای ئەو سینەوانی ئەلحەمدوللا سروشتی کوردستان زۆر جوانە یعنی هەڵکەوتەکەی بەڕاستی جێگەی ئەوەیە هەموو شتێک هەڵەگرێ هەموو پرۆژەیەک هەڵەگرێت تایب کرێ ئەم پرۆژە گەشتیارەیە کە دروست کراوە 5-6 مەرحەلەیە ئێستا من لە مەرحەلەی 4 ساڵی ئەووەڵا کە کراوە ئەم سێ قۆناغی تێپەڕاندووە زیبلاین بەو سیمە ئەڕۆیت بۆ ئەو بەرەوە بە 7 سانی ئەڕۆی ئەم ئیگلیزی بێژ بە 2 دقە و 20 سانی ئاچیت ئەو پردە شوشەکەش ئیتر خەڵک بە ئیستراحەتی خۆی ڕۆ و ڕەسمەگرێ لە دوای ئەوە ئەمە سەدێکە لێرە دروست کراوە ئیرتیفاعی سەدەکە بە خۆی بە شوێنەکەی وانێ 7 مەترە بێت ئەم بەرەوبەری سەدەکە بێ بە کەبابخانە و کەباب ماسی و شوێنی ئیستراحەت و فوار ئاو و وەکو شەلالێکی لێ ئاو بەسەر سەدەکە هەیەتە خوارەوە و بە لەم و قەیەقیشی تێکرێ بەم چەمەیە ئیتر گەشتیار بۆ خۆی ئەتوانێ پیاسەی ناو ئاوەکەی خۆی بکات و بگەڕێتەوە بێ ئیسراحەتکە نانی خۆی
لێ بخوات هەر لەگەڵ بەڕێز جەنابی کاک خەستەوە ئینشاءالله گەرخوا یار بێت بە تەماین لە سلێمانی لە سنووری ئەحمەداوە دەرخواستی داوامان کردووە لە حکوومەتی هەرێمی کوردستان کە پردێکی شوشەیی و ئەم مەجموعەیە لەوێ جێبەجێ بکەین ئەگەر ئینشاءالله هاوکارمان بن دڵنیایە نەکەمەوانێ لە بەتایبەتی سنووری ئیداری سلێمانی و هەڵەبجە کە گەشتیارێکی تەواوی ناوچە عەرەب نەک عێراق ناوچە عەرەبەکانی شەکێشین بۆ منتیقەیە ئیتر داواکاریمان پێشکەش کردووە و دەرخستەمان بۆ نەکردووە بەس مەسح و ڕووپێویمان ئەنجام داوە ئیتر لە مناقەشە و لە قسەکردنین ئیشەڵا بەشکم هاوکارمان بن و ئەم پرۆژە جوانە بەرین لەوێش جێبەجێکەین لە سنووری پارێزگای هەڵەبجەیە ئینشاءالله بە تەماین شوێنێکمان دۆزیوەتۆ لە بەری ناوباخان بۆ بنپەڵک سەر ئەشکەوتەکە بۆ بەری ناوباخان لەوێ هەر لەگەڵ ئەم جەنابی کاخەستەوە بە تەماین لەوێش ئینشاءالله ئەم پرۆژەیە ئەگەر خوا یاوەر بێ لەوێش ئەنجامی بین. بەناوی خۆی گەورە من ناوم عەلی محەممەد نەسەبە لە پارێزگای مازەندەرانەوە هاتووم لە دوورەوە بیست بووم کە لە نگڵ لە کوردستان شوێنێکی گەشتیاری تێدایە و هەر بەو جۆرەی کە هاوڕێیەکمان بۆ ئەم پرۆژەیە زۆر زەحمەتی کێشاوە و خەرج و مەسرەفێکی زۆری بۆ تەواوکردنی ئەم پرۆژەیە کردووە ئێمە کە ساڵی پار هاتین بینیمان ئەم پرۆژەیە لە تەواوبووندایە و گەشتیارێکی زۆری هەیە کە لە ڕێی دوور و شارە دوورەکانەوە خەڵکێکی زۆر ڕوو لەم شوێنە دەکەن و بەڕاستی ئەم جێگەیەشیان زۆر پێخۆشە و ئێمە کە لەگەڵ هاوڕێکانم قسەمان دەکرد کە لەسەر ئەم پرۆژەیە پێمان وایە کە لە تەواوی ئێراندا پرۆژێکی لەم شێوەیە نییە بەو پێی کە ئێمە بینی بێتمان و گوێمان لێبوو بێت کە بەڕاستی هەستەکەم ئەم پرۆژەیە زۆر بێوێنەیە تا ئێستا بەڕاستی شتی ئاوا زۆر دەگمەنە بۆ نمونە پردی هەوایی کە بەڕاستی جێگەی باسکردنە و بەڕاستی ئەم پرۆژەیە لە هەموو ئێرانەوە خەڵکی دێن بۆ بەسەرکردنەوەی و لە ڕوانگەی منەوە ئەم شوێنە زۆر گونجاوە و لە ڕووی کەش و هەواوە زۆر سازگار و لەبارە ئێمە لە ناوچەی خۆمان کە دەریای لێیە شوێنێکی زۆر جوانە و لە هەموو ئێرانەوە خەڵکی دێن بۆ دەریای مازەندەران ئێمە کە یەک دوو جار هاتوین بۆ کوردستان بینیمان کە بەڕاستی ئەم ناوچەیەش وەکو لای خۆمان جوانە و کەش و هەوای لەبارە و شوێنێکی ڕازاوە و جوانە و ئەم پرۆژەیەش گەشتیارێکی زۆری پەلکێشی ئەم سنوورە کردووە و بە بۆچوونی من ئەم شوێنەش جوانیەکەی هیچ کەمتر نییە لە جوانیەکەی لای ئێمە خەڵکی ئێرە خەڵکێکی باش و میواندۆستن و بەڕاستی ئێمە چێژمان وەرگرت لەگەڵ ئەم خەڵکە و زۆر خۆشحاڵ بووین بە میوانداریان و هەڵس و کەوتیان ئێمە ساڵانە یەک دوو جار کە سەردانی ئێرە دەکەین بەڕاستی چێژ وەردەگرین لە هەڵس و کەوتی خەڵکی کوردستان من بەڕاستی بۆ ماوەی کەمتر لە 48 کاتژمێرە هاتوومەتە کوردستان وتم ئەگەر یەکەم شوێن نەبێت بە دڵنیاییەوە دووهەم شوێنمان نگڵ دەبێت بۆ بەسەربردنی کات و لە نزیکەوە بینینی ئەم شوێنە بۆ خۆمان و خانەوادەمان پێشتریش بیست بووم و ئێستاش کە لە نزیکەوە دەیبینم شوێنێکی سەرنجڕاکێش و جوانە و پێم وانییە لە ئێران شوێنێکی ئاوا جوان و ناوازەی تێدا بێت هەمیشە دەڵێن بیستن کەی وەک بینین وایە ئەوە ئێمە ئێستا دەیبینین و چێژی لێ وەردەگرین و دەستخۆشی لە تەواوی ئەوانە دەکەین کە لێرە ماندوو بوون و دەستخۆشی لە جەنابی کاک خەسرە و دەکەین کە چەند ساڵێکە خەریکی ئەم پرۆژەیەیە خوددا سەلامەتیان بکات و ئەوەی دەیەوێت خوددا پێی ببەخشێت و دڵی هەمووان خۆش بکات.
پردی شوشەی خەسرۆخان درێژترین پردی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە درێژی 450 متر. ئەم پردە شوشەیە ئەم پرۆژە خەسرۆخانە کە دەست بەکار بوو تەسیرێکی زۆری لە کەسب و کاری خەڵکە لە هاتوچووی خەڵکە لە گەشتیاریە بۆ منتەقەیە بووە. 2 ساڵ متالعاتی لەسەر ئەم پرۆژە کراوە، 4 ساڵیش خەریکی دروستکردنی بوون، 3 ساڵە خەریکی ئەوەن کە گەشتیار بێ بازیدی لێ بکەوە بڕاتە سەر پردەکە. لە 2 بەشە ساز کراوە، لەم بەرەوە توانن بە پردی شوشەیی بەزی پلان بە تەلەفریک بڕۆن بۆ ئەو بەرەو باشترین کاوەماسی کورسانمان هێناوە، کافێکی زۆر جوانی تایە، ڕووفکاردن شوێنێ بۆ ئیستراحەت کە دوایەوە ماوەیەک حەزیان کرد بێنەوە بۆ شوێنی ئەوەڵیان یا بڕۆنەوە. پردی شوشەیە 450 متریە، خەبیری ئوکراینی و خەبیری ئەڵمانیا و ئێرانی لێ کاریان کردووە بووە بە درێژترین پردی شوشەی.